سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جاد و بازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جاد و بازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. حەسقیل هات بە پەلاوتی هەرچی ناونیشانی خۆت بوو خستە بەردەستیان، ئەوان دەیانەوێ لێت بدەن، زانی ویانە بە فێڵ پارەکەت بۆ سامان وەرگرتوتەوە، جا تا زووە ڕاکە و لێرە مەمێنە. ماکوان ئاخر چۆن ڕابکەم؟ بۆ کوێ ڕابکەم؟ باشە گریمان من ڕام کرد، بە بۆنی منەوە سامان کەوتۆتە دەستی ئەوان، بۆی ڕاکردن چارە نییە. وەرە بابیر بکەینەوە حەزەگیان چی بکەین. حەسقیل بە سامانەوە دێن بۆ ئێرە، 3 ئۆتۆمبیلن 10 کەس زیاترن، چی دەکەی فەرم و پێم بڵێ. ماکوان تەلەفۆن بکەین بۆ پۆلیس بێن. حەسقیل جاسی دەڵی بە پۆلیس، بەشی ئەوە زمانت باشە قسە بکەی بە ئەڵمانی. ماکوان ئەڵمانی نازانم مەگەر بە ئینگلیزی تیان بگێنم کە ئەویش قورسە، بەس چی بڵین بە پۆلیس باشە. حەسقیل بەخوا بە تەمای پۆلیسی ئەڵمانی مەبە، بە ئینگلیزی قسە بکەیت و بێن بەدەمتەوە، پاشان چی دەڵێ. ماکوان ئەوەش پرسیارەکەی منە، چی بڵێ. حەسقیل بە قسەم بکە بڕۆ لە هوتێلەکە بەرەو شارێکی تر یان برادێک بدۆزەرەوە لە هاوڕەکانت بچۆ بۆ لایەن و دوای هەوڵ بدە سامان لە دەستیان دەربهێنە. ماکوان ئێستا سامانیان نیوە گیان کردووە، ئەوە دڵنیام سامان وتێتی پارەکەم داوە بە ماکوان، هەڵبەتە ئەمە بۆ چوونی خۆما بۆ ئەوەی لێی نەسێنن. حەسقیل کاتی ئەم تەحلیل و شیکاریە نییە، بە قسەم کە بڕۆ، زۆرن و دەرەقەتیان نایت و ئازارت ئەدەن. ماکوان نازانم سرم داخست و بێدەنگی ڕووی تێکردم و ویستم بیر بکەمەوە. تۆزێک بێدەنگ بووم، سرم بەرز کردەوە، سەسیل وەستا بوو پاڵی دابوو بە دیواری ژوورەکەوە وەک ئەوەی چاوەڕێی من بێ. منیش وتم هەر لە تۆم کەم بوو. سەسیل من ئەتوانم وایان لێ بکەم کە بترسن و نەیەن بەلاتدا. ماکوان بەڕاستە سەسیل ئاخر دوایی نەمکەی بە پەند وەکو تۆپی بالەم لێبێ بە بۆکس و شەق لە نێوانیاندا یاریم پێ بکەن. حەسقیل چی دەکەی سەسیل؟ سەسیل شمالۆلۆخ فەنستاق ناو ئەرزەحلیت. ماکوان ئەوە چی دەڵێن؟ حەسقیل دەڵێ لە بەرچاویاندا شتی ناشرین و زەبەلاح نیشان ئەدا تا بترسن. ماکوان ئەی بۆ ناڵی سەسیل ئیترم قسانە چییە دەیکەی؟ سەسیل ئاخر ئەو جۆرە شێوەی کارەکەیە، بەسن خولەکێکم بدەرێ ئێستا دێمەوە بۆ لاتان. ماکوان فەرموو بڕۆ. حەسقیل پێ دوایە سەسیل توانای هەبێت و ڕاست بکە؟ حەسقیل ئەتوانێت زیاتریش بکە، ئەوە ڕۆژ ئیزن لە شێخ بەرقان وەرگێ. ماکوان دڵنیا بم حەزە دوای نەمدەن بە شوها کەرامەتیشم بشکێنن. حەسقیل خۆم هەواڵەکەم بۆ هێناوی، ئەگەر بزانم درۆ دەکا ئەموت بڕۆ، بەس تەنها شێخ بەرقان بڵێ بیکە ئەبینیت چی ڕوودەدا. ماکوان حەزەگیان خراب نییە بۆ دڵ. حەسقیل من پێم باشە بە پەردا چاو داپۆشن نەوەکو بەرگا نەگری. ماکوان مەم ترسێنە لە ئێستاوە دەترسم ڕاکردنەکە مەسلەحتر بێت و لە بەرژەوەندیمان بێ. حەسقیل بێخەم بە خۆم لەگەڵت دەبم. ماکوان بێخەمی چی بم، ئێستا ئەدوود ڕاکە، کوێڕا بەم ڕستەیە ئەوە ئارام بوویتەوە. بەڕاست حەزە پێم بڵێ ئەم زمانە چی بوو کە خۆت و سەسیل قسەتان پێ دەکرد. کاتێک لەم قسانەدا بووین سەسیل هاتەوە. سەسیل
ماکوان خۆت بگۆڕە، زۆر بە جوانی بڕۆ ئەو بەری شەقامەکە و بوەستە کە هاتن بانگیان بکە بۆ ئەو پارکەی ئەو بەر، با دوور بن لە هۆتێلەکە چونکە شوێنەکە بچووکە و بوعدەکان زۆر جوان دەرناسن. ماکوان: بوعدی چی؟ سەسیل: ئێوەی مرۆڤ تەنها بوعدی یاخود ڕەهەندی سێدانەیتان هەیە کە ناسراوە بە ڕەهەندی سیانی چاو، بەڵام ئێمە ڕەهەندی سواری نەمان هەیە و توانامان هەیە بە کاردانەوەی تیشک شتی زۆر نایاب نیشانی ئێوەی مرۆڤ بدەین کە تەنها تیشکیەکە لە ڕێگەی مادی ڕەشەوە بە شەودا دەکرێت لەگەڵ چەند هاوڕێیەکم دەیکەین وەک ئاهەنگێک وایە بۆ ئێمە پێشکەشی دەکەین بۆ تۆ بۆ ئەوەی نێوانمان باش بێ و چاوبەستێکیشە لە ئێوەی مرۆڤ و ئەو کۆمەڵەت بۆ ئاقڵ دەکەم ئەم شەو. ماکوان: وەڵا موهیمی سەسیل، ڕەهەندی سێدانەی مەبەستت 3D نییە؟ سەسیل: با خۆیەتی، ئێمە 5D و 4D بە چاوی خۆمان دەبینین، ئێوە تەنانەت 3Dەکە بە چاویلکەی تایبەت دەبینن. ماکوان: کەسومە ئەوێت چی بکەم؟ سەسیل: تۆ حەقی هیچن نەبێ و داینێ بۆ خۆم، ئایان خەمە دۆڵ و شاخی واوە کە لە ژیانیاندا نێنە دەرەوە، پەلی سامان بگرە و بیهێنەرە دەرەوە، بە سامان بڵێ تەلەفۆن بکا بۆ پۆلیس کە ئەوانی لە تلیا خۆر و شتی وا دەچن، باشە یاخود نا. ماکوان: سەسیل ئەم شتە چیە دەیکەی بۆ فکرەیەکم لێ نادەیتێ و شتێکم بۆ باز بکەیت، نەکو ئەوان توانیان هەبێت و ئێمە توانامان نەبێ و لە بەرامبەردا بماندەنە بەرشە، دوای تۆش گاڵتەیەکی محتەرممان پێ بکەیت، هەر بیرۆکەیەکم بدەری و بۆم باز بکە تا بزانم چی دەکەی. سەسیل: تەلەفۆنەکە دەربهێنە و بنووسە 3D Street Art Painting، بزانە چی دەبینی. ماکوان: تەماشام کرشتی زۆر جوان بوو لە وێنی 3D و هوەری وێنە کێشان. سەسیل: شتێکی لەو بابەتە دەکەین بەڵام زۆر بەترسناکی. ماکوان: باشە، دەستمدایە تەلەفۆنەکەم و زنگم لێدا بۆ سامان، یەکەم زار هەڵی نەگر، حەسقیلشم نارد چاوی لێیان بێ و جاری دووەم زنگم بۆ کردەوە هەڵی گر، بەڵام زۆر ماندوو دیار بوو. ماکوان: سامان کە وەسای لە دەرەوە لەو بەر چاوەڕێت دەکەم، ئەتوانی سیارەکە تا کاژمێرێک پار بکەی لە بەردەم هۆتێلەکە هومە چۆژورەوە چاوەڕێتم لەو بەر هۆتێل ئێمپایر و برسیمە و یەکسرش دەچین نان دەخۆین. سامان: باشە کاک ماکوانگیان، بەڵام بە دەنگێکی زۆر خەمبار و بێزارەوە قسەی لەگەڵ دەکردم. ماکوان: زۆرت ماوە بگەیت مامە سامان؟ سامان: چارەگێکی تر دەگەین. ماکوان: بۆ چەند کەسن وا دەگەن؟ سامان هەر دەیویست تێم بگەێنێ کە خۆی نییە، نەی دەزانی چۆن پێم بڵێ، لەوەدا بوو قسەیەکم بۆ بکە، ڕاستەوخۆ داخرایەوە، منیش زانیم دەردەکەی چییە، گوێم پێنەدا و وتم: سەسیل بزانم چی دەکەی، ئەو کوڕە گوناحە ئاوای لێ دەکەن. سەسیل: ئەگەر پێت خۆشە وایان لێ دەکەم پێش ئەوەی بگەنە ئێرە ئۆتۆمبیلەکەیان تووشی ڕووداوێکی هاتوچۆ بێ. ماکوان: خەریب و بڵێم ڕازیم. سەسیل: ئەی خراب نییە؟ هەروام وت شێخ بەرقان ئامادە بوو. شێخ بەرقان: نابێشتی وا ئێمە پەیمانمان هەیە لەگەڵ حەزرەتی سولەیمان لە بەردەست کەس موسەخەر نابین. ماکوان: باشە یا شێخ گیان، مادام تۆ هاتی خۆتان چی دەکەن من ڕازیم، ئەوە سەسیلی برام چی دەکات من ڕازیم. شێخ بەرقان: بە پێکەنینەوەتی سەسیل بوو بە برات ماکوان، خۆ تۆ ئەدوت با قسە نەکە. ماکوان: شێخە گیان، عەفە الله عەما سەلەف. سەسیل: زۆریان نەماوە خۆت بگۆڕە ماکوان. ماکوان: باشە سەسیل، پاشان خۆم گۆڕێ و وردە وردە چوومە خوارەوە، کلیلی ژوورەکەم دایەوە بە پرزگەکە و لەو بەرشە قامەکە وەستام و چاوەڕێم دەکردن، لە پڕ 3 سیارە هاتن بۆ ئەوێ کە سامانم بینی پلانەکە وا بوو هاوارم کرد. سەیدا حوسێن خۆت وەرە با جەماعەتەکەت نێنە ئەمبەر، با سامانت لابێ، بەڵام خۆت وەرە ئیشم پێتە، ئاگاداریان کردومەتەوە کە دەیت ئەوەندە پیاوی دەیتە سەر منیش، شەڕ لە هۆتێلەکە دوور بخەرەوە، وەرە بەیەکەوە بچینە ناو ئەو پارکە و بەیەکەوە دوو بە دوو قسە بکەین. کەوامود هەمووان سەریان سوورما وەک ئەوەی کارەبا لیان بدا وشک بوون، بەڵام حوسێن هات و دوو کەسی لەگەڵدا بوو، منیش دەستم لە گیرفانمدا بوو، دەرم نەهێنا و دەم و چاومدا بوو بە یەکدا وەکو مۆڕەکردن مۆڕەم دەکرد. حوسێن هات و بەرەو ڕووم و ڕاستە و خۆوتی: پارەکەمان بدەرەوە و لەگەڵ پارەی ئەو کەسانەی کە هێناومە هیچ ناکەین و دەڕۆین، لە شەڕ هەردوو لامان تیا دەچین، تۆ درۆت کرد نە حزم ناردووتێتی و نەکەسیش. ماکوان: ئەی چۆن زانیم ئێوە دێنە ئێرە؟ حوسێن: خودێ نازانم. ماکوان: وەرە بابسینە ئەو پارکەی ئەو بەر، ئەگەر شەڕیشمان کرد ئێمە کوردین،
با کەس نەزانێت و پۆلیس نەمانگرێ. باشە ڕازیت یاخود نا؟ حوسێن زنێوێکی دا بە پۆلیس و وتی ئەوە کێشەی من نییە. ماکوان باشە ورن بۆ ئەو پارکە با جەماعەتەکەشت بێن، سامانش بهێنن بۆ ئەو بەرن من پارەکەتان بدەمەوە. کەوام وت هەمویان هاتن. منیش زۆر بە نەرمی دەڕۆشتم لە بەردەم خۆمەوە دەموت سەسیل کوای لەکوێی؟ نزیک بوومەوە لە کورسیەک و دانیشتم و حوسێن دانیشت و هەموو ئەوانی تر چوار دەوریان گرتم. وتم فەرموو چیتان دەوێت؟ حوسێن پارەکەمان بدەرەوە، بەڵام دەبێت 2 ئەوەندە بێ، واتە 10,000 یۆڕۆ. ماکوان ئەی ئەگەر نەتان دەمەوە چی دەکەن؟ حوسێن وەکو مریشک لێرەدا سرت دەبڕی. ماکوانش دەڵێ هەر تەماشام دەکرد هیچ ڕووی نەدا. لە دڵی خۆمدا وتم بەخوا سەسیل دامی بەشوو. بە ناچاری وتم ئاخر ئەوەتان بیر بێ، چاوەڕێم ئێستا جەماعەتی حیزب بێن، خۆ دەبێ بەرپرسیارەتی هەڵگیری. حوسێن ئاقڵ بەو شەڕ مەکە و با سامانیش بڕواتەوە، ئەگەر نەش هاتن ئەوە من بەیانی پارەکەت لە بانک بۆ دەردەهێنم، ئێستا ناتوانم ئەو هەموو پارەیە لە بانک دەربهێنم. حوسێن باشە 5,000ەکەمان بدەرێ. سامان وتی لای ماکوانە. ماکوان ڕاز دەکا لای منە، خستومەتە سەر حسابەکەم مەگەر بەیانی ئەویش دەربهێنم. پەلەمەکەن تا بەیانی ئەگەر جەماعەتی حیزب نەهاتن ئەوە بەسەر چاو. حوسێن کارت و کۆدەکەیمان بدەرێ. ماکوان لە هۆتێلەکەی ڕێگام بدەن بچم بیهێنم. لە دڵی خۆشمدا هەر جنێ و بە سەسیل ئەدەم و دیاریش نییە، دڵم خەریکە ئەتەقێ، هیچ مەجالی ڕاکردنیشم نییە و 10 کەسیش دەورمیان گرتووە. حوسێن با ئەو زەلامانە بێن لەگەڵتدا. ماکوان باشە با بێن، هەرچۆن بێت لە دڵی خۆمدا وتم ئەتوانم لە دەستی دوان ڕابکەم. هەر هەڵسام هەمویان دەستیان گر بە چیمەنی پارکەکەوە، ئەیان قورسکان وەکو سەگ. منیش لە دڵی خۆمدا وتم بەخوا خاڵە سەسیلگیان ئیش خۆی کرد. سووک دەستی سامانم گرت و هێنامە لای خۆم. وتم تەلەفۆنت پێیە؟ سامان نا پێم نییە، لای ئەو هەتیوەیە بردوویەتی. چی ڕووی داوە؟ ئەو بۆ وا دەکەن هەمویان خۆیان گرتووە بە زەویەکەوە. کاک ماکوان ڕاکە قوربانت بم، خەجاڵەتی لای تۆم. ماکوان دانیشە هەتی و خەریک بوو بمکوژی، بۆ کوێ ڕابکەم؟ من فێری ڕاکردن نەبوومە، من بەس خەڵکیم ڕاوناوە. تەلەفۆنەکەت لای کامیانە بڕۆ بیهێنە. سامان آخر ئەم گرن ئەوە بۆ ئەقیژێنن. ماکوان ئەوە جەماعەتی حیزب هاتن بۆ لایەن، کوا تەلەفۆنەکە لای کامیانە نیشانم بدا خۆم دەری دەهێنم. سامان ئەلەرزی وتی لای ئەو کوڕە زلەیە ناوی مستەفایە. ماکوان جا ناویم بۆ چییە خۆ بایعی بۆ دەرناهێنم؟ چوم دەرم هێنا و دەستی وا تۆند گرتبوو بەو چیمەنەوە، پەنجەی کردبووە ناو قوڕەکەشەوە. منیش وتم دەستەکانت خۆشخاڵە سەسیلگیان. تەلەفۆنەکەم دەرهێنا و دوور کەوتینەوە. بە سامانم وت تەلەفۆن بکە بۆ پۆلیس، بڵێ کۆمەڵی خەڵک لای هۆتێل ئێمپایر نائاساین و پێدەچێت کریمیناڵ تاوان ئەنجام بدەن، تکایە بە زووترین کات وەرنە ئەو جێگایە. سامان تەلەفۆنی کرد و ئەوەی پێم وت بە تەواوەتی بە پۆلیسی ڕاگەیە. منیش چوومەوە ئەو بەری شەقامی هۆتێلەکە و چاوەڕێی پۆلیسم دەکرد. وتم سامان زۆریان لێداوی؟ سامان کاک ماکوان زۆر ئازاریان دابوو. ماکوان هیچ جێگایەکە نشکاوە بڕۆین بۆ نەخۆشخانە؟ سامان نایەکجار وان نەبووە. ماکوان ئەی پارەیان لێ سندی؟ سامان نا هیچیان نەبر، پێم وتن پارەکەم داوە بە ماکوان. ماکوان باشە کوڕی باش، چۆن وا دڵی فێڵ لە من دەکەی؟ لە دوای پیاوەتی من دەخەیتە داوەوە، دەبوو بشت کوژن ناوی من نەبی. سامان کاک ماکوان بە تەمای ئەوە نەبووم کە لە ئەڵمانیادا مابیتەوە، وا هەستم کرد دەرچووی لە ئەڵمانیا و گەڕاویتەوە بۆ نەرویج، بۆیە ئەو کارم ئەنجامدا. دەنا بەخوا لە برای خۆم خۆشترم دەوێت. ماکوان کێشە نییە، با چاوەڕێ بکەین، پۆلیس بێت دوای ئەوە دەڕۆین، دێم بۆ ماڵی تۆ لە کۆڵن دەخەوم، ئەم شەو بەیەکەوە دەبین. ئەویش دانەویەوە دەستم ماز بکە. وتم ئەستەغفیڕوڵڵا، قبوڵم نەکرد. برای منی کاکە سامانگیان عیبەوا مەکە، تۆ کەسی منی. لەم قسانە دابووین، پۆلیس گەیشت و هەمویانی کۆ کردەوە و ئەوانی بردو. منی چوومە هۆتێلەکە و سەسی لە ژوورەکەدا بوو. هەستم کرد سامان نایبینێ. ماکوان مامە سامان بچۆ دەرەوە لە پرزگەکە دابنیشە، ئێستا دێمە لات. هەستم کرد ئەترسێ، بۆیە پێم وت مەترسە، تەواو کۆتاییان هات. هەڵسا و ڕۆشت و منیش لە خۆشیدا خەریک بوو باوشکەم بە سەسیلدا. وتم ئەی کوڕی باش، ئەو فیلم و سینەمایەت بۆ نیشانی ئێمە نەدا. سەسیل حەزم نەکرد ئازاری تۆ هاوڕێکت بدەن، بەڵام ئەوان هیچیان لەسەر نییە. هەر ئەم شەو ئازاد دەکرێن و بەیانی لەگەڵ سامان بڕۆن بۆ دۆنەرەکەیان و نان بخۆن.
ماکوان هەروە بە ئاسانی بسین هیچمان لێ ناکەن. سەسیل تۆ بڕۆ حەقت نەبێ، هەرچیەکیان کرد من لەگەڵتان و خراپتریان بەسەر دەهێنم. ماکوان ئاخر سەسیل زۆر درەنگ دەست بەکار دەبی، خەریب و دڵم بوەستێ. سەسیل تۆ بێخەم بە ماکوان، خوا حافیزیمان کرد لەگەڵ سەسیل و جان تاکەم بردە خوارەوە. سامان خێرا دەستی دایەت جان تاکەم، منیش نەمهێشەڵی گرێ، وتم با بە یەکێک دەبێت خۆت بکاتە کۆڵ. سیارەکەم لە پارکینگ دەرهێنا و چێک ئاوتم کرد، هاتمە دەرەوە و بەرەو کۆڵن سوین بۆ ماڵی سامان. بە سامانم وت بڕۆ دوش بکرە و خۆت بشۆ، منیش دوای تۆ دەڕۆم. پیتزایەکیش داوا بکە پێکەوە دەیخۆین. نانمان خوارد و تا نوێژ نەخەوتین، نوێژمان کرد و ئەویش لەگەڵمدا نوێژی کرد. خەوتین تا بەیانی و من زۆر ماندوو بووم، تا کاژمێر 11 بەیانی خەوتم. لە خەو هەڵساین سامان وتی نان و چای بەیانی بخۆین یاخود نا. وتم سامان دەڕۆین بۆ دۆنەرەکەی سەیدا حوسێن نان دەخۆین. سامان برا بیکە بە خاتری خوا تۆ چیت، من لە شەوە چەندە لەوان ترساوم 3 ئەوەندە لە تۆ کاک ماکوان، بەڕاست تۆ مرۆڤ وشتی وای یاخود نا. ماکوان نا من لە جەماعەتی حەسقیل و سەسیلم، نیوەم زنۆکەیە و نیوەم مرۆڤە. کورە ئاهەڵسە با بڕۆین قسەی زل مەکە، منیش وەکو تۆ بەشەرم. لەم قسانەدا بووین ئیقبال تەلەفۆنی بۆ کردم و وتی ماکوان لە تورکین، دوای چەند سەعاتێکی تر دەگەینە دۆسڵدرۆف، چاوەڕێمان دەکەی لەوێ یاخود نا. دڵنیام کردەوە کە لە خزمەتیاندا دەبم، لەگەڵ سامان سوین بۆ دۆنەرەکە. من کە چوومە ژوورەوە بە دەنگی بەرز وتم ڕۆژ باش. یەک دوانێکی لێبوون نیان ناسیم لە شاگردەکانی، وتیان ڕۆژ باش. سەیرێکی حوسێنم کرد ماندوو دیار بوو. سەیدا ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتو. ئەویش حەپەسا بوو بە دیارمەوە، بە تووڕەیی وتم بۆ وەڵام نادەیتەوە؟ ئەویش وتی سەرچاوێمە. ماکوان سەیدا برسیمە دوێنێ شەو زۆر ماندوو بووین، بە دەستی خۆ 2 دۆنەرمان بۆ دروست بکە. ئاگام لە سامانیش بوو شڵەژا بوو. وتم تو بڕۆ دابنیشە. سامان لەکوێدا دابنیشم؟ ماکوان بڕۆ لەسەر کۆشی حوسێن دابنیشە، ئەوە کەی پرسیارە تۆ دەیکێ دەبڕۆ لە هەر کوێکدا دەنیشی دابنیشە. ئەو دانیشت و منی سوومە بەردەم دوکانەکە هەڵوەستەیەکم کرد و تۆزێک تەماشای ئەم لاولام کرد. حوسێن هات بۆ لام، جگەرەیەکی دامێ و وتی سەیدا من تەسلیمم، تۆ عەزیزی ئێمەی، پارە هەمووی بۆ خۆت باشە؟ ماکوان ئەی کێ پارەی دۆنەرەکە ئەدا؟ حوسێن تۆ میوانی منی. ماکوان باشە. چوم دانیشم و نانم خوارد و دواتر هەڵسام 20 یۆڕۆم دانا و چوومە دەرەوە. حوسێن هات پارەکەم بداتەوە. ئەم لاولام ماس کرد و وتم گردنم ئازاد کرد. حوسێن گردنت ئازاد بێ سەیدا ماکوان، حەز دەکەم زارێکی تر قسە بکەین. ماکوان بە دڵنیاییەوە سەیدا حوسێن تکایە زوڵم مەکەن، هەوڵ بدەن پیاوەتی بکەن. بەرەو دۆسڵدرۆڤ ڕۆشتین. سامانیش هات لەگەڵمدا، وتم میوانم هەیە دێنە ماڵەکەی تۆ. سامان ماڵی خۆتە و خاوەن ماڵ نیم. ماکوان سوپاسیم کرد و بەرەو فڕۆکەخانەی دۆسڵدرۆڤ کەوتینە ڕێو و لە هۆڵی چاوەڕوانی چاوەڕێ ئیقبال و سەلام وڵامان دەکرد. سامان دەمێکە دەیان ناسی؟ ماکوان من لە ژیانمدا نە ئیقبالم دیوە و نە سەلام وڵا، تەنها لە ڕێگەی ئەڵڵا بەخشەوە دەیان ناسم. سامان ئەی ئەڵڵا بەخش کێیە؟ ماکوان نازانم کێ، بەڵام لە ڕێگەی کوڕێکی ئەفغانیەوە دەیناسم، لە نەرویز ڕەفیقمە. سامان جێگەی متمانەن یاخود نا؟ ماکوان بۆچی متمانیان پێ بکەین؟ ئەوان ئیشان بە ئێمێ و داوای یارمەتیمان لێ دەکەن. لە بنەڕەتدا ئەوان متمانە بە ئێمە دەکەن و شتی خۆیان خستۆتە بەردەستی من. سامان چیان خستۆتە بەردەستی تۆ؟ ماکوان ئاڵتون و ئاسەواری کۆن و دێڕین. سامان جا ئەوە قاچاغ نییە؟ ماکوان با زۆر قاچاغا لە خودی وڵاتەکەدا، ئەگەر تەسلیم بە دەستگای ئەو وڵاتە نەکرێ کە هاتە دەروی وڵاتەکە بازاڕی ئازادی هەیە. سامان ئێستا کەلوپەلەکانیان لایە یاخود نا؟ ماکوان بەڵێ. باشە پێم بڵێ تۆ ئەترسی سامان یاخود نا؟ سامان وەڵاهی تۆزێک ئەترسم. ماکوان دەبڕۆ دەرەوە لێرە، تاوەکو دێنە دەرەوە سواری سیارەکەی خۆمیان دەکەم و ئەو کات تۆش وەرە سەرکەوە نەوەک بگیرین، با تۆ سەلامت بی. سامان کاکە یەکجار وا بچووکم مەکەرەوە، حەزەرێک بوو وەرم گر، تۆ هەرچیت لێ بێ هەنگاوم لەگەڵ هەنگاوتدایە، ئەوەندە ناپیا و نیم لێرە بەزێت بهێڵم. ماکوان ڕۆحی مامە سامانگیان بڕوا مەکە ئەوەندە ترسناک بێ، منیش یەکەم زار زۆر حەزەرم وەرگر، بەس دوایی دڵنیان کردمەوە کە ئاساییە.
سامان: کاک ماکوان پرسیارێک بکەم؟ ماکوان: فەرموو کاک سامانگیان. سامان: باشە پێم بڵێ تۆ کەی؟ ماکوانش بە پێکەنینەوە وتی: ناوم ماکوانە و پێنجوێنیم و باوکم ناوی عەبدولکەریمە، کەسێکی هەر زۆر ئاسایی و سادەم، لە برنج و شلە سادەتر منم. سامان: ئەو شەوە چی بوو ئەو جەماعەتە چۆن هەمویان بە خاکەوە نووسان و دوایی بەیانیەکەی چوویتەوە لایەن و ئەو هەموو ڕێزەشیان لێتگر؟ ماکوان: سامانگیان هەر کەس خیانەت و درۆ بکا، ماڵ و سامانی خەڵکی بخوا خوای گەورە ئەیکا بە ناخی زەویدا. ئەوانش هەموو ساختە چی بوون وی خودای پەروەردگار ویسی نیشانەیەکیان نیشان بدات بۆ ئەوەی عاقڵ بن بۆ حەوت پشتیان. سامان: تو زاتی خوا پێم بڵێ تۆ خدری زیندە نیت؟ ماکوان: نەوەڵا من ماکوانم، حەدیشم نییە بە تۆزی بەرپێی حەزرەتی خضر بم، ئەو لە سەردەمی حەزرەتی موسادا بووە، من و زەنابت لە سەردەمێکی تردا دەژین. براکەم خەیاڵت بۆ شتی خراپ نەڕوە، من کەسێکی زۆر سادەم و ئاساییم، ئەوەی کە ڕووی داوە لە کاتێکی تردا بۆتی باز دەکەم، کە گەڕامەوە نەرویز کتێبێکت بۆ دەنێرم وا بەشی دووەمی ئامادە دەکەم، ئەو کات دەزانی ئەمە چییە و چی ڕووی داوە. 3 ساڵی تریژ ئەم ڕووداوە باز دەکەم و لە کتێبێکدا دەیخوێنیتەوە بە ناوی مەملەکەتی شەیتان. سامان: یعنی پێم ناڵی تۆ کەیت و چیت؟ ماکوان: من سوپەرمانم و لەگەڵ سپایدەرمانم، زار زاریش دەبم بە ڕەجوول الوات. باشە یاخودنا. سامان: پێم ڕادەبوێری کاک ماکوان؟ ماکوان: زارێ کاتی ئەو قسە قۆڕانە نییە، وا بزانم بەم زوانە لە من تێناگەی، پێویستە ماوەیەک هاوڕێیەتیم بکەیت تا زیاتر یەکتر بناسین. سامان: لە خزمەتت دام کاک ماکوان. لەگەڵ ساماندا لەم قسانەدا بووین کە منی لێ ببوو بە خەیری زینە وەکو کوردەواری دەڵێ. لە پڕ کەسێک لەگەڵ منداڵێکدا لە لامدا وەستا و وتی: تۆ ئاغا ماکوانی؟ ماکوان: بەڕێستان ئیقباڵن؟ ئیقباڵ: بەڵێ منم. ماکوان: ئەی کوا سەلام الله. ئیقباڵ: منداڵەکەمە، ئەوەیە کە لەگەڵمدایە. ماکوان: وەڵا من وامزانی سەلام الله ئێستا یەک تۆپ قوماشی کردوتە زامانە، ئەم کوڕە جوانکی لێیە؟ لە چینیەکان دەچوو، قژێکی خاوی هەبوو، تەمەنی 9 ساڵ بوو، جانتایەکی منداڵانەی بەشانەوە بوو، زۆر قورس دیار بوو بەشانیەوە. منش دەستێکم هێنا بەسەریدا و 2000 وتم ماشا الله تەبارەکە الله ئەحسن الخالقین. جانتاکە بدە بە من. منداڵەکە خۆی ڕاپرسکان، ئاسای وەرم گرت و وتم حتمەن یاری خۆی تێدایە و دڵی نایات پێمی بدە. چووینە دەرەوە لە فڕۆکەخانەکە، هەستم کرد چەند کەسێک بە دوامانەوە. لە شوشە و جامەکانەوە تەماشام دەکرد 2 کەسی ڕیشن بوون، باڵایان زۆر بەرز بوو، لە عەرەب دەچوون. بە ئیقباڵم وت زگەرە ئەکێشی یاخودنا؟ ئیقباڵ: نەخێر نایکێشم. سامان: من پاکەتەکەی ئەو ڕۆژەم پێ زگەرەیەکت پێ بدەم کاک ماکوان؟ ماکوان: سەر و زگەرەیەکمان پێ بدە، لای ئەو جێگایە زگەرە دەکێشم، هەز دەکەم خەڵک بە شوێنمانەوێ. وەستاین و سەر و زگەرەیەکمان پێکرد. دوانەکە بەلاماندا تێپەڕین و زۆر ئاسایی بوون. بە ئیقباڵم وت ئەوانە دەناسی یاخودنا؟ ئیقباڵ: نایە ناسم. ئیتر بۆم دەرکەوت هەر خەیاڵاتی خۆم بووە. جگەرەکانمان فڕێدا و چوونە لای سیارەکە سەرکەوتین بۆ کۆڵن. بە سامانم وت دەزانی سایاقی بکەی؟ من حەز دەکەم قسە لەگەڵ ئیقباڵ بکەم. سامان: بەڵێ ئاسوودە بە پشووی خۆت وەرگیرە. سیارەکەم وەستاند و دابەزیم تا سامان لی بخوڕێ. لە کاتی دابەزینم دیسان هەردوو کەسەکەم بینی بەلاماندا تێپەڕی. ئەم جارە ژووتم ئاساییە لەوانێ ئەوانش لە فڕۆکەخانەوە بڕۆنەوە بۆ ناو شار. بە سامانم وت دەڕوون بۆ دۆنەرەکەی حوسێن. سامان: ئەرێ کاک ماکوان لەم وڵاتەدا دۆنەر نەماوە حوسێن نەبێ؟ من شوێنی زۆر خۆشتر پێدەزانم، دەتان بم بۆ ئەوێ. ماکوان: نەخێر لێ خوڕە بۆ لای سەیدا حوسێن، ئەگەر تۆ حەز ناکەی مەیە، کاکە بڕۆرەوە بۆ ماڵەوە. سامان: باشە کاک ماکوان تۆ هەرچی بڵێ دەیکەی. لەناو سیارەکەدا بە ئیقباڵم وت ئەو شتانی کە ئەڵڵا بەخژوتی هاتووە هێناوتە بۆ ئێرە؟ ئیقباڵ: بەڵێ هەمووی گەیشتووە و لە لامە. ماکوان: چیە و چۆنە ئەتوانم بیبینم؟ ئیقباڵ: بەڵێ 2 کیلۆ ئاڵتونە و لەگەڵ چەند مجەسەمەیەکدا لە کۆڵە پشتەکەی سەلام اللهدایە. ماکوان: ئەی سەلام الله عەلا سەلام اللهی کوڕت، ئەمە بۆیە خۆی ڕاپرسکان، ئاڵتونەکان چین پێم بڵێ. ئیقباڵ: سکەیە وە بازنی کۆنە و ملوانکەیە لەگەڵ تاجێکدا، چەند پەیکەرێک و مجەسەمەیەکی بوزیە کۆنەکانە بە ئاڵتون. ماکوان: تۆ خۆت کەس دەناسی لە ئەوروپا؟ ئیقباڵ:
نەوەڵا کەس ناناسم. ماکوان ئەی چۆن متمانە بە من دەکەن تۆ ئەڵڵا بەخش. ئیقبال حاجی عەلی ئەردەشیر زۆر باسی تۆی کردووە وتی زۆر موسڵمانە ئەو خزمی ئێمەیە. ماکوان باشە با سەیری بکەم. هەمووی دەرهێنا و دانە بەدانە سەیرم کرد و دامەوە دەستیان سەلام الله کردیەوە شانی. پێم وت داینێ با ئیسراحەت بکەی کەسی بە قسەی نەکردم و زۆر وریا دیار بوو. بەدەم قسەکردنەوە گەیشتنە لای دۆنەرەکەی حوسێن. من و ئیقبال و منداڵەکەی دابەزین بە سامانم وت بڕوا سیارەکە پارک بکات و بێتەوە بۆ لامان. حوسێن زۆر بە گەرمی بە خێرهاتنی کردین و ماستاوی عوسمانلی بۆ هێناین لەگەڵ زەڵاتەیەکی تایبەت. بانگم کردە لای خۆم وتم ئیشم پێتە و حەز دەکەم بەیەکەوە ئیشێک بکەین بەڵام سەر ڕاست بە لەگەڵمدا و سوودێکی باش دەکەیت و ڕسقێکی حەڵاڵە ئەگەر خوای گەورە پێمانیدا دەیخۆین بەیەکەوە. باشە سەیدا حوسێن. حوسێن من لە خزمەتم لەم دەست بۆ ئەو دەست سیم پێ دەست پێری دەیکەم تۆ شێخی منیت و من موریدی تۆم. ماکوان نا ئەستەغفیرولڵا ئێمە برای یەکین وا مەڵێ پێم خۆش نییە. هەڵسام چوومە سەر مێزەی خۆم و ئەو بەتەنها. لە ڕاستیدا حوسێن پیاوێکی زۆر قەڵەو زلە و بەهێز دیار بوو. سوار ئەوەندەی من دەبوو. دانەوایەوە دەستم ماز بکە. پێم ناخۆش بوو دەستی ماز کردم و منیش سەری ماز کرد. حوسێن تۆ لێم ڕازی بە و ئازارمان مەدە چی دەڵێی بۆت دەکەم. ماکوان ئەستەغفیرولڵا خوای گەورە لێمان ڕازی بێ من خزمەتکاری پیاو چاکان و موسڵمانانم. ئیتر لەو کاتەوە تێگەیشتم کە بۆچی زانایانی ئەم ئیسلاما کارکردینیان بە جنۆکە حرام کردووە چونکە فیتنە دروست دەکە. ئەو کەسەی کە کار بە جنی کافر و موسڵمان بکە هەر دروست نییە چونکە لوت بەرزی و خۆ بە زلزانی بۆ دروست دەکا. پەنا بەخودا زۆر زاریش خۆی لێ دەبێ بەخودا بیریشی ناکەوێتەوە کە مرۆڤێکی زۆر سادە و ئاساییە. لەو کاتەدا سامان هات و ویستی لامان دابنیشێ بەڵام پێم وت بڕوا بۆ لای ئیقبال دابنیشێ با ئەو بەتەنها نەبێ. زۆر لای سیر بوو کە لەگەڵ ئەو بەتەنها دانیشتوم. دەستم کردەوە بە قسەکردن بۆ سەیدا بۆم باس کرد کە چیمان پێ و چیمان هەیە بەڵام وا تێم گەیان کە ئێستا پێمان نییە و لە شاری نۆیزە ئەگەر کڕیار هەبوو ئەوە دەسم بۆی دەهێنم لە شوێنێکش تەماشای دەکەین. حوسێن خەمت نەبێ کڕیارم هەیە ئەگەر ڕاستی بێت هەموویت بۆ دەفرۆشم. ماکوان دڵنیا بەڕاستە و قسەی ڕاستی لە من دەبیستی. حوسێن کەسێکی جوولەکە دەناسم ئیشی ئەو کارەیە هەموو شتێکی شەرقی دەکڕێ بەڵام لە هۆڵندایە و دەبێ بیهێنم بۆ ئێرە و وێنەکانی بۆ بنێرم تاوەکو دێ. دەتوانی وێنەیم بۆ بنێری؟ ماکوان بەسەر چاو هەر کات چوومەوە بۆ نۆیز لەوێ وێنەیان دەگرم و بۆ دەنێرم بۆ ڤایبەرەکەت بازارێ نانەکەمان بخۆین. نانمان خوارد و گەڕاینەوە بۆ ماڵی سامان. دوای پشودان وێنەکانم گرت و ناردم بۆ حوسێن. دیار بوو ئەویش دەست بەجێ ناردبووی بۆ کابرای جوولەکە و ڕاستەوخۆ پەیوەندی پێوە کردبوو. وتبووی من هەمووی دەکڕم چیتریان هەیە من دەمەوێ ئەگەر دەڵێن ئێستا لە شاری ئارنێمەوە لە هۆڵنداوە دێمە لاتان. ماکوان ئێستا درەنگە هەوڵ بدات بەیانی بێ. حوسێن ئەو شاری ئەو دوور نییە دەتوانێت بێت. ماکوان ئاخر من لە هۆتێلدام حەز ناکەم کەس بێ بۆلام خۆم بەیانی دێم بۆ کۆڵم نەمهێشت بزانن لە ماڵی سامانم. حوسێن تەلەفۆنی کردەوە بەیانی با هەمومان لە باخچەی ئاژەڵانی کۆڵن یەکتر ببینین ئەوێ گەورێ و کافتریاشی لێ و دادەنیشین و مامەڵە دەکەین. هەروەها ناونیشانەکەشی بۆمان نارد. منش ئیقبالم تێگەیان لەوەی کە لە دوای ئەوەی ئەم وەز بێت فرۆش هەوڵ بدا خۆت مامەڵی لەگەڵ بکەی بۆ ئەوەی ئیتر ئێمە نێوەنگیر نەبین. باشە یاخودنا. ئیقباڵێژ ڕازی بوو. ماکوان دەبێ ئەوە باش بزانی کە ئەم زۆرە کڕین و فرۆشنانە بە زۆرێکن کە دەبێ پارەیەکی زۆری لێ خەرز بکەی چونکە خەڵکی تەماعی تێدایە. دەبێ بەشی سامان بدەیت کە لە ماڵی ئەوی و دەبێ بەشی حوسێن بدەیت کە کڕیاری دۆزیوەتەوە بەڵام من نامەوێ چونکە گرنگ نییە لەلام. ئیقبال باشە دەزانم و هاوکاری تۆش دەکەین ئەم بەشەی کە هێناومانە تەنها بۆ ئەوەیە کڕیار بدۆزینەوە پارەکەی هەمووی بۆ تۆ. ئەڵڵا بەخش پێی وتوم با ماکوان بە پارەکە کۆمەڵە کەسێکمان بۆ پەیدا بکە تا هاوکارمان بن لە مامەڵەکانی تردا. ماکوان باشە کەواتە لە جۆری ئیشەکە و حاڵەت و سروشتی کارەکە دەزانن ئەوم پێخۆش بوو. من خۆم تەماعم نییە بەڵام خەڵکی لەم کارانەدا تەماعیان زۆرە. ئیقبال باشە تێگەیشتووی خەمت نەبێ کاکە ماکوان بۆ بەیانی لەسەر مەوعید و پەیمانی خۆمان بەرەو باخچەی ئاژەڵانی کۆڵن ڕۆشتین و دەستمان کرد بە قسەکردن. حوسێن لە دوورەوە هات و سڵاوی کردووتی کڕیارەکەم ئامادە کردووە
ئێستا لە کافتریاکەدا دانیشتووە فەرمون بڕۆن بۆ لای کە ئاوڕمدایەوە نە ئیقبال دیارە و نە سەلام الله. سەیری دواوم کرد ئیقبالم بینی دەگەڕا و ڕەنگی تێکس بوو. لێم پرسی چی بووە؟ ئیقبال: وەڵا سەلام الله دیار نەماوە، تەنها من و ئەویش دەزانین کە ئاڵتونەکان لەناو کۆڵە پشتی سەلام اللهدایە کە لە دەرگاکە هاتمە ژوورەوە ئەو دوو کەسم بینی کە لە فڕۆکەخانەکە بینیانم، بەڵام ئەو کات زۆر خەڵکی لێبوو قەرەباڵغ بوو وا هەستم کرد ئەوان نەبوون، بەڵام بە دیارنەمانی سەلام الله دڵنیام کە ئەوان بوون. بۆیە خێرا بە سامان و ئیقبالم وت بە دوای ئەو دوو کەسەدا بگەڕێ سەلام الله لای ئەوانە. حوسێن: چی بووە کاک ماکوان؟ بۆم باس کرد کە چی ڕوویداوە، خوا هەڵ ناگرێ خێرا هات و دەستی کرد بە گەڕان. حوسێن: منیش لەگەڵتان دێم، ئەو منداڵە بوو کە دوێنێ لەگەڵتان بوو؟ ماکوان: بەڵێ، بەڵام بڕۆ بۆ لای کڕیارەکە و دۆخەکەی بۆ باز بکە، بڵێ لە کۆڵە پشتێکی منداڵاندا بووە و منداڵەکە دیار نییە، با متمانە لە دەست نەدەین. ئیقبال دەگریا و منیش بێتاقەت بووم. خێرا سامانم ناردە لای دەرگای چوونە دەرەوە بۆستێ و خۆشمان لە ناوەوە دەگەڕین. لە پڕ سامان تەلەفۆنی بۆ کردم و وتی: ڕاکەن منداڵەکەیان ڕفان و نەمتوانی هیچ بکەم، خێرا فریاکەون. ڕامان کردە لای سامان دەموچاوی هەمووی خوێن بوو، بەڵام عاقڵ بوو بە تەلەفۆنەکەی ڤیدۆی گرتە بوو تا ئەو کاتی سواری ئۆتۆمبیلەکەیان دەبن. ئۆتۆمبیلەکە لە جۆری دیسکەڤەری بوو، بەڵام دوای لێدانەکەی وێنەی گرتبوون بە شڵەژاوی. ماکوان: سامان نەتناسین کێ بوون یاخود شێوەیان چۆن بوو؟ سامان: کاک ماکوان، ئەو دوو کەسە بوون کە لە فڕۆکەخانەکە بینیانمە. هەناسەیەکم هەڵکێشا و وتم: سەسیل، حەسقی لە ڕاقی بەرقان فریام کەون. یەکسەر پەشیمانیم دەربڕی و هاوارم کرد. ئەستەغفیرڵڵا، خوایە گیان تۆ فریامان کەوە. خەریکە سەر لێ شێوا و گومڕابم، خوای گەورە کردی و گەڕامەوە بۆ لای خودای خۆم. ماکوان: ئیقبال، ئەو دوو کەسە ناناسی؟ ئیقبال: نەوەڵا نەمبینیون لە ژیانمدا. ماکوان: باشە وەڵڵاهی زۆر سەیرە. سامان: بەڵام ئاگادار بە جانتاکە بە شانی سەلام اللهەوە نەبووە. ماکوان: حتمەن بەجیا بردویانە. ئیقبالش دەگریا و زۆر بە زەیمان پێدەهاتەوە. کابرای زوولەکە و حوسێنش هاتن بۆ لامان لە پڕ ڤایبەری من لێیدا. تەماشام کرد ئەڵڵا بەخشە. وتم: کەس قسە نەکە، بازارێ ئەو هیچ نەزانێ گوناحە. ئەڵڵا بەخش. ماکوان گیان ئیقبالم بدەرێ. دەستیان کرد بە قسە و ئیقبال بە گریانەوە قسەی دەکرد. ئەو کەسانی کە سەلام اللهیان ڕفاند بوو پەیوەندیان بە ئەڵڵا بەخشەوە کردبوو. لێرە چیرۆکەکە ڕادەگرین. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و بەم زۆرەش گەیشتین بە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت ئەڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.